گوزەرێک بەنێو یادگاریەکانی ڕۆژانی ڕابردووی دەکات. هەندێک جاریش با خوێندنەوەی کتێب و وەرزشکردن و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەرقاڵە. بەشێکی تر لە چین و توێژەکان بە سوودوەرگرتن لە ڕێنماییە تەندروستیەکان و مانەوەیان لە ماڵەکانیان ڕۆژانە کاتەکانیان بە شێوەی جۆراوجۆر دابەش کردووە. هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دیارە ئەمن وەک فەرمانبەرێکی دەوڵەت ئەو ماوەی کە لە ماڵەوەین خۆمان کەرنتینە کردووە کاتەکانمان دابەش کردووە بەشێکی بۆ پێداچوونەوە بە یادگاری و یادەوەریەکانی ڕابردوو بەشێکی بۆ خوێندنەوە و پێداچوونەوە و خۆڕۆشن دووبارە خۆڕۆشن بیرکردنەوە بەشێکی ترین بۆ پەیوەندیکردن بە هاوڕێیان و بە دۆستان و بە خزمان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. بەڵێ دیارە بەپێ ئەوەی چەندین ڕۆژە هەمومان لە ماڵەوەین و ڕێنمایەکانی تەندروستی وە خۆی جێبەجێ دەکەین بۆ خۆ پاراستنمان دیارە کاتەکان دەبێت خشتەیەکی بۆ دابنەی و من وەک خۆم کاتەکانم دابش کردووە بەسەرەوەی چەند کتێبێک دەخوێنمەوە دەمەوێت لەم ماوەیەم کتێبانە تەواوکەم کتێبەکانی زیاتر فەلسەفەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە کتێبی مێژوویە و کاتم تەرخان کردو بۆ ئەوی بتوانم لەگەڵ منداڵەکانم کە خوێندکارە ئەو بابەتانی خوێندوویەتی کە بۆ دووبارەی بکەینەوە لەگەڵی بم. توێژەرێکی کۆمەڵایەتیش ڕای دەگەیەنێت لەم بارودۆخەی ئێستا کە ژیانی مرۆڤایەتی بە تەواوی گۆڕانکاری بەسەردا هاتووە با پێویستی دەزانێت تاکەکانی کۆمەلگا لە ئاست بەرپرسیارەتی خێزانەکانیان بن و بە هەر شێوازێک بێت خۆیان لە فشارە دەرونیەکان بە دوور بگرن. سەرەتا زۆر گرنگە لەو فترەیە کە لە ماڵەوێت پێویستە باس هەلی وەربگرین بتوانی سوود لەو کاتی وەربگرین نەڵێن بێزار بووینی و ناتوانانی چونکە ماوەیەکی زۆرە کە مرۆڤ کە بەردەوام خەریکی لە خوێندنە لە دەوامە لە ئیش و کارە ئەو کاتی جاران نەماوە کە بتوانی چێژ و تایبەتی و ڕێنمایی و هەندێک شت هەیە یعنی لە ژیان لێک دابڕابووین بەڕاستی هەموو خێزانەکانی کۆمەڵگا لە ڕووی هەر شتێکیە بە لە ڕووی مادی و معنەوی و خۆشەویستیەوە بتوانین قەرەبووی ئەو کەم و کورتیە بکەینەوە کە چەند ساڵە کە نەمانتوانیوە لە هەمومان بەیەک لێ هەموو کاتەکی پێکەوە بین ئەویش بتوانین هەموو خێزانەکان پێکەوە زۆر شت هەیە دەتوانین سوودی لێوەرگرین یەکێک لەوانەکەوەیە دەتوانین ڕێنمایی هەیە بۆ منداڵەکانمان لە ڕووی پەروەردەیەوە. لەگەڵ ڕاگەیاندنی ڕێنمایە تەندروستیەکان و قەدەغەی یاتوچۆ لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی شاری کۆیە تا ئاستێکی باش پابەند بوون بە ڕێنماییەکانەوە کە گرنگترینیان مانەوەیان بوو لە ماڵەکانیان. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.